نازە گیان بیری منە ناکرد غەددار بەرەوەڵا زۆر ئەی بۆ پیرۆزبایم لێ ناکەی پیرۆزبای لە چی خۆم لە تۆش نەبێتی نەبوو ئەوە نە هیچ چاکەتەکەم وەڵی چاکەتەکە و زۆر جوانە ئەوە لە چوە کڕی و کڕێنیتی بۆ من پارەی فەلافلێکم پێیە ئەمە دوکانێک هەڵی واسی بوو زۆر جوان بوتم ئەوە بۆ ناممەیتە سبێنێ بۆ تێنمەوە وتی ئەی زەمان چی ئێگە دزی و ئێتە عربانەکەم دانا لێ بە زەمانوتم بانی بۆ تێنمەوە عربانەکە و دانا بەڵێ ئەی پێم بڵێ ئێستا چی خۆشە ئێستا غەددار ساوەت بەنانی تری و تەڕە پیازەوە ئەو هەموو ساڵە لە ئەوروپا بووی ساوەر ئەی چی ئەی بۆ نەچم قاوەیەکی خۆشە بۆ دروستکەم قاوە دەرەجەیەکە زۆر خۆشە بەزی من توخوا سێ عیارە شەکری تێکە آخر قاوە بە شەکرەوە خوورێ دەیتر وام حەز لێ خۆم پێخۆشە دەیش ئەرە بەسەری پێغەمبەر هاتنە سەرمان اليوم تجيبني استغفر الله برسك یەک دەقە براکەم چاوە ڕاستەکەم وەڵڵای ئەوە قێزایی نیە مەژنومێری بێت برسك هو تشكل يا ركاكي ايوه من کاک بروسە کریدی یاومەتی ڕۆحەکەم برسك ئەوە چیە سامان کاکە اما تشكل يا رمانا سامان بە قورعان بیرم نەوە پێڵم کلەکانماوە برادەرێکم يا كاكا تشي ما كينا مانا کاکەوە برادەرمە و کلەکانماوەتە ئەو بدامەوە بۆ هەفتێکیشی بێتی کاکە بروزگیان تۆ بوو تا خەڵگێنم کردی بۆ یاوە بێ من ڕۆحەکەم وڵی کاکە ئەحمەدجان تۆ ڕاستەکەی من داوای لێبوردنەکەم کاکە مە کوڕە خەزوورمە قەرار وە بۆ هەفتی داهات و خانۆکەیان تەعمیرات دەست پێ بکەن بەڵام شانسەکەی تۆ ئەمڕۆ دەستی پێ کرد ئەو مێشکە پوتەی منیش هەر فکرم نەبوو تەلەفۆنە بۆ بڵام شتێکی ئاوایە سێمە چی بکەین بۆ کوێ بچین کاکە ئەم گوناح کاکە وازە لێ بێنە بارێرە بن قناح آه. كره تبر بابا قناح هاي شيء خوايف انا يبغى شيء پێگاتنەوە پێکاتنەوەی من دەدەقەیە هاتوون بۆ ئێرە دوای ئەوی کێشەکەی مە زۆر زۆر سماڵ بوو بەڵام تۆ ئەم ئەکسلارجە کرد بە ژوورە هەمووی تێک کاکە وڵی من خەجاڵەتم بە قورعان ڕۆژ نەکە بڕۆ شتەکان پێچە با بڕۆین ماشەڵڵا ئەم کوڕە خەزوورە هەمووی گیانی عیلم و معریفەتە چی تۆڵی پاپۆڕەکە غەرق بووە دەدوو قسە بکە قسەی چی بکەم ئاگەو لێ بوو چۆن حیاو بردم لەو ماڵە جا من سوزانم بروسکە ناڕەسەنە وعدی بە زەلامێکی کەیاوە طبیعەتی نییە هەر عینن باوکە نابووتەکەی وایە چۆن حیاو بردم لەو ماڵە تۆ واز لەوە بێنە دوێنێ چم سەی خانوویەکم کرد کارباکەیم بەدڵ نەبوو اینجا چی خۆ کارەبەیان وڵاتە هەمووی خراپە آخر ئاوەکەشی هەفتەی ڕۆژێکە هاتەوە ئێ بەخوا ئاوەکەش هەر عینەن شتە قەیسێکە بەس داوای پێشێکی ساڵێکی کرد دی ئێسەیە مەحەلمان چییە؟ ئەحمەد ئەوە تو چیەکەی لەوێ دانیشتم چیەکەین دانیشتووی هاتی تۆ عیب ناکەی داناوەشەی ئەمە چێ لەگەڵتە وەرە بابە هاوسەرمە تۆ قەچێ بەسەرەوە خێزانێ کۆرە ئەوەستە بووم ئەحمەد هاتووی لەوەتی لە ئەوروپا گەڕاویتەوە خەرێکی بەزبوو ڕسمی هاتوو جاران زۆر پیاوێکی پیاوە نەبووی ئەمە چییە بەخلاقە ئەرە تۆ عیب ناکەی کاکە حەمە تۆ هیچی لە من بینیوە بێقەزابی وەڵڵای ئەوە خێزانمە ئەیە تو هاتی 20 ساڵە داخوازی خەڵکە گەر کەشنی نایەتێ ئەمە لە چۆ بەیاگرتەوە ئەیدە ئەمە ئەوەیە بیزانە ساڵە بە دوایەوە بووم ئاخ عاشق چین لێ کردم والله ئەقڵە منای بڕێ هەدی تۆ وایسە باپیری دە 15 مناڵ بوویتایە ئەمە تاکەی دوای ئەم شتە قۆڕان ناکەی ئەرێ بەسە کاکە بۆ واکەن بۆ بڕوامان پێ ناکەن والله بالله دڵی ماوە سەریەکین ئەرێ تۆ بۆ قسە ناکەی ئەرە قسەی چی بکەم کاکە تۆ بۆ لێمان بوو بە بڵۆزم وەڵڵا ژنمە بیللا ژنمە تۆ چیت ببوورە کاک ئەحمەدجان داوای لێبوردنەکەم هەروکو مجاملەیەک حەزم کرد بتان دوێنم هێنامە بەستم هیچ شتێک نەبوو بەخوا مجاملەیەکی بێ بەڵابی تۆ ناموسی منە بر ئابڕووی منە برد ئەزانیت توێ من چووکە فەقیری خەڵکاوە سەیرمانەکە دە تۆ مجاملەتە لەو سویچانەمان بەرێ با فڕێکی پێنیم لە دڵمان پێ ڕۆژە گوێرە بەسەر چاهەر تۆ سیارە لە خزمەتایە ئەوە سوچەکەی لەسەرە فەرموو دەتایمە بۆ خۆم شەربەتە ئەمە شەبەتی چییە بەخوا نازانم چونکە عاشق شێتی کردم لەو سای خۆم نازانم تامی چییە باشە باشە دێ زۆر سپاس سەرکەوت ژنەکە